دافعی دروستکردنی نەخۆشخانەی میهرەبانی دین بووە بەنسبەتە من بەنسبەت هەندێک کەسی کوردایەتیە بەنسبەت هەندێک کەسی مرۆڤ دۆستیە لێ لە تاوەکو خوای گەورە هێزی دابینێ لە هەموو بۆینە ئاینەکان ئۆفەری تایبەتیمان دەبێتن لە بۆ لەدایکبوونی پێغەمبەر حەزرەتی ئیسا عەلەیهی السەلام 25/12 دەکات ڕۆژی چارشەم ئەمنۆک دکتۆر دیلێر عیادەم بە خۆڕاییە نەشتەرگەرێکی زۆر گەڕۆژ ئەگەر ئەو پیاوەی دەکەین ئەوی شەر بەخێرە نەخۆشەکە خەرچی مامزاوەیە زۆر گوناحە لە تەنیشتی ڕاپیسایی دەکات ئەوجا لێی تەنیشتیشی بوویتەوە فتق ئەو عەمەلیاتە کولفەی زۆر زۆرە ئەمە بەخێر لە بۆی دەکەین لە هەمان کاتدا خەستەخانەی میهرەبانی 5 ئۆفەری هەیە عملیاتی لەوزەتێنی کە دکتۆرە ئەژین دکتۆرە کوردستان ئۆفەری تایبەتیمان هەیە لە بۆ لەوزەتێنی عملیاتی لە دایکبوونی منداڵان کە 6 دکتۆری ئافرەتمان هەیە دکتۆرە چرۆ دکتۆرە زنوێر دکتۆرە نیهایەت دکتۆرە گەزەنگ دکتۆرە بەیان دکتۆرە زوهد دەستی خۆیان بەشێکی باش دەنێرنە قیامەتی و ئۆفەری تایبەتی خەستەخانەیە هەروەها عملیاتی نەشتەرگەری زەرداو کە دکتۆر کاوە باجەلانی بەڕێز لە 25/12 دەست پێ دەکاتن تاوەکو 1 مانگ ماوەی 1 مانگان تاوەکو 25/1 ئۆفەری تایبەتی دەبیتن بەنسبەت عملیاتی بەردی زەرداو بەبێ جیاوازی لە ڕووی ڕەگەز ئاین خزمەت دەکەین دەرن لێدەن سەڵاواتی لێدەن چونکە دەزانین دەمرین لێ ئەوها دەکەین ڕۆژی چارشەمەی نەکەر ئەمن مەجموعەک دکتۆری کەشانە وەکو دکتۆرە چڕۆی ئەویش بڕیاری دایکەوە عیادەکەی خۆی بکاتە بە خۆڕایی و لەوانەیە دکتۆرەکان کەش ئۆفەر بدەن چونکە خێر اختیاریە طاعة طوعية ممزوجة بمحبة قلبية تفضى إلى سعادة الأبدية أما لە میهرەبانیدا کامل ئازادی دەدەینە دکتۆرەکان ئازادن لەوەی کەوا لەنا ئۆفەرەکان بەشدار دەبن یان بەشدار نابن ئەوانەی کە باسم کرد هەمیان بە خۆیان پێیان خۆش بۆ کە ئەو خێری بکەن میهرەبانی دڵسۆزی و لێزانی